باسی ئەومان کرد کە ئیسلام ئەگەر بەگشتگیری وەریگرین ئەبێتە خێر و بەرەکەت بۆ خۆمان، ئەبێتە خێر و بەرەکەت بۆ دەوروبەرمان و عیبادەتەکانمان لە نوێژ و جومعە و جەماعەت و عومرە و حەج و بەخشینەکانمان لە کردارەکانماندا بەرهەمی دەبێ و ڕەنگ دەداتەوە. باسی ئەومان کرد ئیسلام کاتێک کە لوتکەی هەرە بەرزی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول اللهە ئەوێ بەرهەمی ئەو لا ئیلاهە ئیلا الله لە کردارەکانماندا لانی کەم بەوە ببیندرێ ئیماتەة الئەذى عن الطریق صەدەقە وأدناه إماتة الأذى عن الطريق لحديثك ئاوا هاتووە لانی کەمی بەرهەمەکەی دەبێت لانی کەمی ئەوە بێ ببینینی ئازارێک لەسەر ڕێگادا ناڕەحەت بی، یعنی شوشەیەکت بینی، بزمارێکت بینی، بورغویەکت بینی، ئۆتۆمبیلەکەی تۆی پەنچەر نەکرد بە قاچی تۆدا نەچوو بێ هەڵوێست مەبە. پێمان دەڵێ لا ئیلاهە ئیلا الله کە عەقیدە و بیر و باوەڕەکەیە هەڵوێستت تیا دروست دەکا. هەڵوێستەکە ئەوەیە لانی کەمی کە ئازارێکت بینی بەسەریا تێمەپەڕە لای بە لەسەر ڕێگای مسلماناندا ئەنجا بۆ ئازاری گەورەتر بۆ ناڕەحەتی گەورەتری ڕێگای مسلمانان و مرۆڤایەتی. هەروەها والحەیا و شعبەة من الئیمان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی حەیا و حورمەت و شکۆ بەشێکە لە ئیمان، بەشێکە لە ئیمان. تۆ ئەهلی ئیمانی ئەبێ ڕەنگدانەوە لە حەیا و حورمەتی هەر یەکێک لە ئێمەدا بە ئیزنی خوای گەورە هەبێ. تکاتان لێ دەکەم میلەتی کوردی موسڵمان با ئەم شەرم و شکۆیەمان نەشکێ. وەڵاهی جاران ئەبیندرا کەسێک کە جیا ببوویایەوە لە هاوسەری تەلاق بکەوتە نێوان خۆی هاوسەرەکەیەوە بە تایبەتی ئافرەتان بەخوا پیاوانی ژوابوون بە تایبەتتر ئافرەتان یعنی لەو ماڵی باوکەیدا لە ماڵی ئەو ئافرەتە وەکو پرسەوا بوو خەڵک پێ عیب و قسەی خۆش بکە قسەی پێکەنین بکە. بەڵێ الحەیا لا یەتی ئیلا بخەیرین، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی حەیا و شەرم و شکۆ لە هەر شتێکا بێ خێر و بەرەکەتە.